بسم الله الرحمن الرحیم. بەڕێزانم دوای ئەوەی کە زۆر داوامان لێکرا خولەکی زۆر سەرەتایی بڵێنەوە بەردەی بناغەبی لە بۆ زمانی عەرەبی کە دایک و باوکان و قوتابیانی زانستە شەرعیەکان و قوتابیانی قوتابخانەکان داوایان لێکردین هەستاین بە نووسینی مەتنێکی تایبەت بە زمانی عەرەبی بە هەموو بەشەکانیەوە بە ناوی موسکەت الموراد کە لە سێ مستەوا خۆی دەبینتەوە. مستەوای یەکەمی موسکەت الموراد کە ئەو خولە لە خۆ دەگری و هەروەها پاشکۆیەکی زۆر تایبەتیشی لەگەڵدایە کە ئێستا دێمەسەری لە سێ بابەت خۆی دەبینتەوە. مستەوای یەکەم یەکەمیشت مستەوای سەوتی. مستەوای سەوتی چییە؟ چۆن قوتابی وای لێ بکەین بزوانی بە جوانی بخوێنتەوە و بنووسی ئیملا. باشە. مستەوای دووە مستەوای سەرفیە کە ئیسم و فعل و حرفە چۆن جیان بکاتەوە علاماتیان چییە مەبنی و معرەب چین معریفە و نەکیرە چین. وهروەها مستەوای تەرکیبیمان هەیە کە جۆرەکانی جوملەی ئیسمی و فعلی و شبه جوملەمان هەیە. وهروەها بەچی لێکیان جیاکەینەوە لە چی پێک دێن مەرفوع و مەنسوب و مەجرور و مەجزوم چین. بەڵام لە دوای ئەوەی کە ئەو دەورەی تەواو بوو پاشکۆیەکەمان کە شەشی زۆر تایبەتە چییە؟ جێناوەکانە. هەموو جۆرەکانی جێناوەکان جێناوی منفەسیل و متصیل لکا و سەربەخۆیەکان وهروەها جێناوەکانی متەکەلیم و مخاطب و غائب بە هەموو جۆرەکانیەوە ئینشاء الله تعالی لەو خولەیدا لەگەڵمان بن. بەڵام ملاحەزەیەکی زۆر گرنگ ئەویش ئەوانەی کە مستەوایان هەیە تکایە بێزار مەبن لە سەرەتای خولەکە لە بەرەوەی سەرەتاییە. ئەگەر ئەتوو بەلانی کە معلوماتەکانیش هەبی ئیسفادە لە دووشت دەکەی ئەگەر معلوماتەکانیشت کامل هەبی. یەکەمیشت چۆنیەتی گەیاندنی دووەمیشت شەهادەی مەتنەکە ئیجازەی مەتنەکە کە ئەتوش جەنابەت دەتوانی سبەینەی بڵاوی کەوێ لە بۆ ئەو کەسانی کە پێویستیان پێ ئینشاء الله تعالی لۆیە لەگەڵمان بن ئینشاء الله. بەڵکو مستەوای یەکەممان لەگەڵ تەواوکردن دەچینە مستەوای دوو و خولی تایبەتتریشمان دەبی. وەسسەلام عەلەیکم.